matematik grundläggande delkurs 3 sidan 76. Ekvationer. Lös ekvationerna. Wata ئەو هاوکێشانە شیکار بکە. پێش هەموو شتێک با بزانم هاوکێشە مانای چییە. ئێکڤەشون بە سویدی بە کوردیش هاوکێشە یەکەم شت لە هاوکێشەی هەبی زۆر گرنگە ئەویش ئەو هێمایەیە کە بە کوردی پێی دەڵێن هێمای یەکسانە بە دەخیندرێتەوە یان دەخیندرێتەوە لیکێت ستێکن یان لیکە مێت. کاتە یەکەم شت ئەگەر لێم بپرسن هاوکێشە چییە، هاوکێشە ئەو هێمایە لە هاوکێشەی هەیە هێمای لیکێت ستێکن. تێکن واتە هێما، لیکێت واتە یەکسان. ئەوە یەکەم شت زانین. کاتە ئەو هێمایە وەکو دیوارەکە لە مابەینی لە مابەینی ئەو شتانەی لە لای ڕاست هەیە هۆگەر و ئەو شتانەی لە لای چەپ هەیە ڤێنستەر. کاتە هاوکێشە ڤێنستەری هەیە، لیکێت ستێکنی هەیە، هۆگەریشی هەیە. واتە هەموو کات لێرە و لێرە ژمارە هەیە یان پیت هەیە. ژمارە تاڵ، پیتیش واتە بوکستاڤ، تێکن بوکستاڤ هەیە. چ بوکستاڤێک هەیە بە زۆری بوکستاڤی ئێکس بەکاردێ لە هاوکێشەی. ئەوجە ئێکسەکە لێرەیە یان لێرەیە، هیچ کێشەنی. هەندێک جار لە لای هۆگەرە، هەندێک جار لە لای ڤێنستەرە. بێجگە لە ئێکسی چی دیکەش هەیە، زۆر جاریش ئەوەش هەیە یان لە هۆگەر یان لە ڤێنستەر، یان پیتی دیکە ئێس، ئەر، هەرچ پیتەک بی هەیە، بەڵام بە زۆری ئێکس و ئی هەیە. کاتە ئەگەر پیتەکی دیکەشم دیت بێجگە لە ئێکس و ئی، ئەمن نابی پێم سەیر بی. ئەوجە پاشان کە زانیمان ئەو پیتە هەیە، ئەو پیتە مانای چێ لەبەر چ هەیە؟ ئەو پیتەواتە ژمارەیە بەڵام جارێ نازانم چەندە. لەسرە من پێویستە بزانم ئەو پیتە کە هەیە لە هاوکێشەکەی دەکاتە چ ژمارەک. کە زانیم دەکاتە چ ژمارەک، ئەوە هاوکێشەکەم شیکار کرد، ئەوە هاوکێشەکەم دیتەوە، حەلەکەم زانی، لۆسنینگەکەم زانی. ئەو ئێکڤاشونە هەیە، تەمەشا دەکەم لیکێت ستێکەنەکەم هەیە، زۆر باشە. تەمەشا دەکەم لای هۆگەرم هەیە، زۆر باشە. لای ڤێنستەریشم هەیە، تەواو دەنا ئەوە ئێکڤاشونە. ئێکسەکەشم هەیە، لەسرە من پێویستە بزانم ئەو ئێکسە دەکاتە چەند. ئەمن دەینم ئاسانترین شت ئەوەیە دەستی خۆم لەسەر ئێکسەکەی دادەنێم، ئەوها بزری دەکەم، ئەوجە دەپرسم ئایا چ ژمارەک ئەگەر کۆم کردەوە لەگەڵ سێ دەبیتە 5. زۆر ئاسانە، دەزانم ژمارە دووم ئەگەر هینە کۆم کردەوە لەگەڵ سێ دەبیتە 5. کات ئەو ئێکسە چەندە؟ دەنووسم ئێکس لیکەمێت تڤۆ. کاتە دیتمەوە، لۆسنینگەکەم دیتەوە ئێکس 2، چونکە تەنیا 2 کە کۆی دەکەمەوە لەگەڵ سێی یەکسان دەبی بە 5. ئەمن چم دیتەوە لێرە؟ لۆسنینگی ئێکڤاشونەکەم دیتەوە، حەلەکەم دیتەوە، شیکارەکەم دیتەوە. بەڵام ئەو هاوکێشە زۆر ئاسان بوو. هەموو هاوکێشەک ئەوها ئاسان نییە. کاتە ئەوانی ئاسان نینە، چەند هەنگاوەک هەیە ئەمن دەبی فێر بم هەتا بتوانم ئێکڤاشونەکەی لۆسنینگەکەی ببینمەوە. ئێستا تەمەشای یەکەم هاوکێشەی دەکەم لێرە، بە ڕوونی تەمەشای لای چەپ دەکەم. زۆر بەباشی تەمەشای لای چەپی هاوکێشەکەی دەکەم. لەبەر چ تەمەشای چەپ دەکەم؟ چونکە ئێکس لە لای چەپە، ئێکس لەو لایە نییە، لای ڕاست نییە. کاتە ئەمن تەمەشای لای ڕاست ناکەم، تەمەشای تەنیا لای چەپ دەکەم. کە تەمەشای لای چەپم کرد، ئەو ژمارەیە کە لە تەنشت ئێکسەکەیە کۆ 11 پلوس 11 دەبی ئەمن لێرە نەیهێڵم بیبەمە لایەکەی دیکە. لەوێ لای بم
بیبەم لە لای ڕاست بینوسم هەتا ئکس 4ئکسەکە لێرە بە تەنیا بمینێتەوە هەتا بتوانم کاری بکەم. کاتە کو ئەمن ئەو پلوس ئێلڤای لابم، ئەو پلوس ئێلڤایە کولا دەکەوی چونکە پلوس ئێلڤام هەیە ئەمن دژەکەی عکسەکەی پێچەوانەکەی موتساتسەکەی چییە؟ پلوس ئێلڤا مینوس ئێلڤایە، چونکە هەمیشە پلوس ئێلڤا مینوس ئێلڤا دەبیتە سفر، هیچ نامینێتەوە. کاتە ئەمن لە لای چەپ چونکە پلوس ئێلڤام هەیە مینوس ئێلڤای لەژێر دەنووسم، بەڵام لە لای ڕاستیش نابی دەبی دیسان مینوس ئێلڤای بنووسم. لە لای چەپ چم کرد دەبی لە لای ڕاستیش هەمان شتی بکەم، کاتە لێرش دەنووسم مینوس ئێلڤا، لە هەردوو لای نووسیم، لای چەپ و لای ڕاست. ئەوجا ئێستا چ دەکەم؟ هەر لای بە تەنیا تەمەشایان دەکەم. ئێستا تەنیا تەمەشای ئەو لای دەکەم. پلوس ئێلڤا مینوس ئێلڤا بووە سفر، کەوا هیچ نەما، ئەو های لێ دەکەم واتە ئەوە بووە سفر. ئەو ژمارەی مایە چییە؟ لە لای چەپ تەنیا فیرە ئێکس مایە، دەنووسم فیرە ئێکس. ئەوجا ئەو لیکێتەی دیسان دەنووسمەوە لێرە. ئەوجا ئێستا تەمەشای لای ڕاستەکەی دەکەم. کە تەمەشای لای ڕاستی دەکەم دەبینم شوگۆخو مینوس ئێلڤا 27 کەم 11 27 کەم 11. ئەوجا ئەم بە کەیف خۆم دەتوانم ئەو کەم 11 لێرە بنووسم ئەگەر پێویستم پێبی، ئەگەر هەست بکەم ئاسانترە لۆ من، بەڵام ئەمن هەست دەکەم لە خوارێ بنووسێ ئاسانترە، چونکە ئێستا ئەمن چ دەکەم؟ 27 11 لێ دەردەکەم، خو مینوس ئێت 6 و تۆ مینوس ئێت ئێت. زۆر جوانە. ئێستا تەنیا تەمەشای ئێرە دەکەم. ئێکڤاشۆنەکە زۆر ئاسان بوو. بووە فیرە ئێکس لیکەمێ سێکستۆن. ئێستا چ دەکەم؟ دیسان تەمەشا دەکەم ئەو فیرە ئێکسە واتە فیرە گۆنگەر ئێکس، واتە 4 جارانی ژمارەک دەبیتە 16. ئایا 4 لێکی بدەم لەگەڵ چ دەبی بە 16؟ بێگومان 4، چونکە 4 جاران 4 16. ئەگەر نەزانم یەکسەر چ دەکەم؟ دەینم ئەو هەردوو لای هاوکێشەکە دابەشی 4 دەکەم بە پێچەوانەکەی. لێرە پێچەوانەکەی کۆ ئەمن کەممدانا، ئەو جارەی لێرە پێچەوانەکەی جارانی زەڕبی لێکدانی چییە؟ دابەشە. پێچەوانەکەم کرد هەردوو لای هاوکێشەکە بۆ دەلێت لێ دواتە لا دێ لە مێفیرە، دیسان لێرەش دێ لە مێفیرە. ئەوجا ئێستا زۆر ئاسان بوو. 4 دابەش 4 دەکا یەک جاران ئێکس هەر دەکا ئێکس، واتە ئێکسەکە بە تەنێماوە. ئەوەش ئەمن ئەوهام دەوێ لە لای چەپ ئێکسەکە بە تەنیا مایەوە ئێکس، لیکێتەکەی دەینمە خوارێ 16 دابەش 4 سێکستۆن دێ لە مێفیرە فیرە. ئێستا ئەمن هاوکێشەکەم کار کرد، وەڵامەکەم دیتەوە، ئەوە ئێکسەکەم دیتەوە دەکات چەند؟ دەکات 4. واتە لێرە ئەگەر ئەمە 4م هێنا گۆنگەری 4م کرد، چونکە ئێکسەکە 4 دەبیتە 16. 16شم کۆ کردەوە لەگەڵ 11 دەکاتە 27. ئەوها ئێکڤاشۆنەکەی خۆم کار کرد هەنگاو بە هەنگاو. ئێکڤاشۆنی بێ دیسان دەچم وەکو هەموو جار تەنیا تەمەشای لای چەپ دەکەم، چونکە ئێکسەکەم لە لای چەپی لیکێت ستێککەنە، چونکە ئەوە لیکێت ستێککەنە. ئەو مینوس 13 دەبی ئەمن لای بەم. کو لای دەبەم؟ چونکە بە خۆم مینوسم هەیە مینوس ترێتۆن، ئەمن پلوس ترێتۆنی لە هەردوو لای دادەنێم هەتا لە لای چەپ 13 نەمینێ. ئەوجا دەینم تەمەشا دەکەم لای چەپ مینوس ترێتۆن لەگەڵ پلوس ترێتۆن دەبیتە سفر، هیچ نامینێ. ئەوەی مایە چییە؟ لە لای چەپ تەنیا فێ ئێکس دەنووسم، لیکێتەکەی دەینمە خوارێ. لێرە تەمەشا دەکەم 12 کۆ دەکەمەوە لەگەڵ 13، 12 کۆ 13
2 کۆ 3 5 1 کۆ 1 2. ئێستا زۆر باشە ئێکڤاشۆنەکەم زۆر ئاسان بوو. ئەو جارەیە دیسان تەمەشا دەکەم فێم گۆنگەر x چونکە فێمم هەیە دەبی هەردوو لای دابەشی فێمیکەم هەتا ئەکسەکە بە تەنیا بمینێتەوە. تەمەشا دەکەم 5 دابەش 5 دەکا 1 x بە تەنیا مایەوە ئەوها لیکەمێ 25 دێ لەمێ 5 شوفێم دێ لەمێ فێم لیکەمێ فێم ئەوە ئێکڤاشۆنەکەم شی کار کرد. ئەو جارەی دێمە لای پرسیارەکەی دیکە پاشی ئەو پرسیاری چەندەمە؟ پرسیاری 74. دیسان دەینووسمەوە لێرە هەتا ئاسان بی ترەتی ترێ لیکەمێ تڤۆ ئی پلوس خو. ئەو جارەی ئەمن تەمەشای لای ڕاست دەکەم چونکە ئی لە لای ڕاستە. چونکە ئی لە لای ڕاستە کەواتە ئەمن تەنیا تەمەشای لای ڕاست دەکەم چم هەیە لە تەنیشتی ئەو هەفتەم هەیە دەبی لای بەم چونکە کۆیە ئەمن کەمی دادەنێم لە هەردوو لای مینوس خو لێرەش دەنووسم مینوس خو. ئەو ئێستا ئەو پلوس خو مینوس خو دەبیتە سفر هیچ نامینێ لە لای ڕاست چ دەمینێ تەنیا تڤۆ ئی تڤۆ ئی دەمینێ تڤۆ ئی. لە لای چەپ چمە 33 هەفتی لێ دەرکەم 13 هەفتی لێ بڕوا دەکا چەند دەکا 6 ئەو دووەش سێش ماوە 26 چونکە 26 و 7 دەکا 33 هەفتی لێ بڕوا دەکاتە 26. ئێستا زۆر ئاسانە ئێکڤاشۆنەکەم ئاسان بوو بەڵام ئەو دووە لە تەنیشت ئی زۆر شتێکی باش نییە دەمەوێت ئی بە تەنیا بمینێ کەواتە هەردوو لای ئێکڤاشۆنی دابەشی دووی دەکەم ئەو جەکە دابەشی دووی دەکەم 2 دابەش 2 دەبیتە 1 ئی بە تەنیا دەمینێتەوە لە لایەکەی دیش 26 دابەشی دوو دەکەم یەکسانە بە 13 ئەوە شیکارم کرد ئی لیکەمێ ترێتۆن ئەو جە چ ئەوها بنووسم چ ئەوها بنووسم هەر یەکە چ بنووسم ترێتۆن لیکەمێ ئی چ بنووسم ئی لیکەمێ ترێتۆن هەمان شتە. 21 لیکەمێ نیە سێتا مینوس فێمتۆن. دیسان تەمەشا دەکەم لە لای چەپ هیچ ئێکس و سێتەم نییە پیتم نییە تەنیا لە لای ڕاستە کاتە ئاگام زۆر لە لای ڕاستە چونکە سێتایەکە لەو لایە ئەوەی دەنووسمەوە مینوس 15 هەیە پێچەوانەی مینوس 15 پلوس 15 لە هەردوو لای پلوس 15 دادەنێ ئەوها ئەو جا مینوس 15 و پلوس 15 دەبنە سفر تەنیا 9 لێرە چ دەمینێتەوە تەنیا نیە سێتا نیە ئۆک سێتە پیتەکەی کە ئەمن دەبی بزانم دەکات چەند لە لای چەپیش 21 و 15 کۆ دەکەمەوە 1 و 5 6 و 2 1 3. ئێستا زۆر ئاسانە 36 دەکاتە 9 جاران ژمارە کە نازانم چەندە بەڵام پێویست ناکا بزانم چەندە ئەمن ئێستا فێر دەبم هەردوو لای دابەشی 9 دەکەم هەردوو لای هاوکێشەکە 9 لەگەڵ 9 دەڕوا دەبیتە 1 تەنیا پیتەکە دەمینێتەوە سێتە لە لایەکەی دیکە 36 دابەش 9 یەکسانە بە 4 هاوکێشەکەم زۆر ئاسان بوو شیکارم کرد سێتەکە یەکسانە بە 4. پرسیاری 75 x دێ لەمێ تڤۆ پلوس شو گۆترێ لیکەمێ ترێتی تڤۆ. تەمەشای لای چەپ دەکەم چونکە ئێکسەکەم لە لای چەپە کەواتە ئەمن دەبی ئەو 23 ئاگا لێبی کۆ 23 ئەمن لە هەردوو لای کەم 23 دانێم کەم 23 کە کەم 23 دانا ئێستا تەمەشای لای چەپ دەکەم کۆ 23 کەم 23 سفر تەنیا مایەوە x دێ لەمێ تڤۆ تەنیا ما x دێ لەمێ تڤۆ لە لای چەپ چم مایە 32 23 لێ بڕوا 12 3 لێ بڕوا 9
لێرەش ماوە دوو لێ بڕوە 0 پێویست ناکە بنووس. ئەوجا ئێستا تۆزێک قورسە چ ژمارەك دابەشی دووی بکەم دێ لە مێترۆ لیکەمێنیە بێگومان 18. بەڵام ئەگەر نەزانم چونکە لێرە ئەمن بە خۆم دابەشم هەیە پێچەوانەی دابەشی گۆنگەرە واتە ئەمن ئەو ئێکسەی دەینم گۆنگەری ترۆی دەکەم بەڵام چونکە لای چەپ گۆنگەرم کرد ناچارم لای ڕاستیش گۆنگەری ترۆی بکەم. ئەوجا کە گۆنگەرم کرد ئەو دووە لەگەڵ ئەو دوای دەڕوا دەبیتە 1 تەنیا ئێکس دەمێنێتەوە ئێکس لیکەمێ 9 جاران 2 18 ئەوە ئێکڤاشۆنەکەم شی کار کرد 9 جاران 2 18 ئێکسەکە دەکاتە 18. 22 یەکسانە بە ئی دابەش 4 19 چونکە ئیەکەی من لە لای ڕاستە کاتە تەنیا تەمەشای لای ڕاست دەکەم بزانم چم هەیە لای بەم پلوس نیتۆنم هەیە دەبی زۆر ئاگام لێ پلوس نیتۆن لای بەم لێرە بیکەمە مینوس نیتۆن پێچەوانەکەی دانێم بەڵام دەبی لە هەردوو لای ئەمن مینوس نیتۆنی دانێم دەنا تێک دەچی. ئێستا لە لای ڕاست مینوس نیتۆن و پلوس نیتۆن دەبیتە 0 چماوە تەنیا ئی دێ لە پۆفیرە ماوە لە لای چەپ چماوە 22 مینوس نیتۆن دەکات چەند دەکاتە 3. ئێستا زۆر ئاسان بوو چ ژمارەك دێ لە مەفیرە دەبیتە 3 بێگومان 12 چونکە 12 دێ لە مەفیرە دەبیتە 3 بەڵام ئەگەر نەمزانی یەکسەر بەخۆم تەماشا دەکەم لێرە چونکە دێ لە مەفیرەیە ئەمن پێچەوانەکەی دەکەم هەردوو لای گۆنگەر فیرە لێرەش گۆنگەر فیرە ئەوها هەردوو لای کاتە هەمیشە دەبی چم لە لای چەپدانە لە لای ڕاستیش دانێن نەکو تێک دەچی. ئێستا فیرە دێ لە مەفیرە لیکەمە ئێت دەبلی بارە کوار ئی لایەکە دیکەش فیرە گۆنگەر ترێ لیکەمێ 12 تا هەر ئەوەندەیە تا تاکرد ئێستا گەیشتینە 76. ئەو جارەی بزانم بوکستاڤەکەم لە کامە لایە بوکستاڤەکە لە لای دەستی ڕاستە کاتە ئاگام زۆر لە دەستی ڕاستە چم هەیە لە دەستی ڕاست مینوس خوی ئەم پێچەوانەکەی دادەنێم پلوس خوی لێرەم دانا دەبی لێرەش پلوس خوی دانێم ئەو جێسە تەمەشا دەکەم مینوس خو پلوس خو لیکەمێ 0 بارە بلی کوار سێتە دێ لە مێترێ vänster 5 plus 7 lika med 12. Och detta تەمەشا دەکەم دێ لە سێتە دێ لە مێ ترێ کەواتە گۆنگەر ترێ هەردوو لای هەتا ئاسان بی ترێ لەگەڵ ترێ دەبیتە 1 دەمینێتەوە تەنیا سێتە لە لایەکەی دیش 3 جاران 12 لێک بدە وەڵامەکە دەردەچی. ئەوە زۆر ئاسان بوو. ئێستا بێمە لای پرسیارە چی دیکە لێرە ئەگەر هەر لە جێوە ئەو پرسیارەی چاکەم هەردوو لای هاوکێشەکەی پلوستڤۆ هەتا دووەکە بڕوە لێرە دەمینێ 0 تەنیا ئی دێ لە مێ فێم لیکەمێ 4 و 2 دەکاتە 6 کاتە ئی دێ لە مێ فێم لیکەمێ 6 چ ژمارەك دابەشی 5 بکەم دەکا 6 بێگومان سی کەواتە ئی لیکەمێ ترێت یەکسەر بەڵام ئەگەر ویستت دیسان لێرە 5 لێرە 5 ئەوها بەڵام زۆر لەو جۆرە چاکردیە کەواتە ئەوەی هەر بەس خێرایی چا دەکەم. ئێستا بینە لای پرسیاری 77 هەرمۆنگایەم ئەوە ناوی یێمە کە بەکاردەینین هەتا دووسێ کاغەزی بە یەکەوە ببەستینەوە. هەرمۆنگایەم ئێ دەئی ئاسکن ئەوەش ئاسکەکەیە کە هەمانە وەکو کارتۆنە چیە هەندێک لەو جۆرە یێمەی لە ناوە بەڵام نازانین چەندانەیە لەبەر هەندێک نووسیتیان X ئەو لێمان دەپرسی چەندانە یێم هەیە لە ناو ئەو ئاسکەی تێکنا بەخۆم دەبی ئەمن ئێکڤەشوونەچی دروستکەم وەچی ئەوانەی ئێرە سۆمپاس سار بەڵام ئێکڤەشوونەکە دەبی بگونجێ لەگەڵ ئەو بیلدەی کە ئەمن لێرە هەما ئەمنیش بیلدەکەی دەخینمەوە تەمەشای دەکەم لە لای چەپچم هەیە X پلوس دەژمێرم چەندانەیە لێرە 3 دانەیە
کاتە دەنووسم ئێکڤەشونەکە x پلوس 3 ئەوە لیکەمەی دەنووسم دەژمێرم ئەوانە چەندن 15 دانەیە وا بزانم 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 دانەیە دەنووسم ئەوەتە ئێکڤەشونەکە نووسرا ئەوجا پاشان ئەو سێی ئێرە چونکە پلوس 3 ئەمن مینوس 3 دادەنێم لە ژێری لێرەش مینوس 3 ئێکڤەشونەکە دەبیتە x لیکەمێ 15 3 لێ بڕوە 12 کاتە 12 دانە دیارە لێرە هەیە کە کۆی دەکەمەوە لەگەڵ 3 دەبیتە 15 کاتە x لیکەمێ تۆڵف زۆر گرنگە و ئاسانیش نییە ئەو جۆرە پرسیارانە کە دەرێ پرۆڤە ئۆم ئەگەر x بکاتە 2 ئەگەر x بکاتە 2 ئایا لۆسنینگە ئایا شیکارە لۆ ئەو ئێکڤەشونەی واتە ئایا لێرە کە ئێکڤەشونەکەت چاکرد x دەکاتە 2 ئەتوش 2 ڕێگەت هەیە وەڵامی ئەو پرسیارەی بدەیەوە یان دەچی ئێکڤەشونەکەی بە خۆت چادەکەی بزانی x دەکاتە چەند یان دەچی با بە ڕێگەی یەکەم بکەین کە زۆر ئاسانە ئێکڤەشونەکەی دەینم و بە خۆم شیکار دەکەم بزانم x دەکاتە چەند کاتە 16 دەینم لێرە ئەوها دەنووسم 16 لیکەمێ x پلوس 2 ئەو تەمەشای دەکەم پلوس 2 هەیە مینوس 2 لە هەردوو لای دادەنێم ئێکڤەشونەکە لێرە دەڕوا تەنیا 7x دەمینێ لە لایەکەی دیکە 16 2 لێکەم بیتەوە یەکسانە بە 4 ئەوجا هەردوو لای ئێکڤەشونەکەی دابەشی دێ لەمێ 7 دەبینم x دەکاتە چەند دەکاتە 4 دێ لەمە 7 و سەروەڵام دەدەمەوە دەڵێم یا x لیکەمێ 2 لۆسنینگە ئەوە ڕێ یەکەم ڕێ دووەم چییە کە تۆزە قورسە ڕێگای دووەم بەڵام زۆر جار دەیانەوێت بە ڕێگای دووەم بکەین ڕێگای دووەم ئەوەیە ئەمن ئەو ئێکڤەشونەی بینم تەنیا یەک لای وەربگرم لای ڕاستەکەی وەردەگرم چونکە ئێکسەکە لە لای ڕاستە تەنیا یەک لە هەردوو لای نا ئەو لای وەرناگرم تەنیا یەک لە 7x پلوس 2 تەنیا ئەو لای دەنووسمەوە دەچم لە جیاتی ئێکسەکەی 2 دادەنێم چونکە ئەوان دەرێن x 2 کاتە دەنووسم گۆنگەر 2 پلوس 2 کەش وەچی خۆی دەیمە خوارد هیچ لە تەنیشتی شتی نانووسم تەنیا لە ژێری ئەوجا دەڵێم 7 جاران 2 دەکات 14 کۆ 2 لە ژێری دەبیتە 16 ئەوجا ئەو 16 دەبینم لەو لایە 16 دەنووسم 16 وەکو 16 ئەمن لە لای ڕاست 16 بەدەستکەت لە لای چەپی 16 هەبوو ئەوجا دەڵێم بەڵێ یا x لیکەمێ 2 ئار لۆسنینگەن ئەوەش ڕێی دووەمە ئەوان زیاتر دەیانەوێ مامۆستا زیاتر دەوێ بەو ڕێی بکەیت کە ئێستا کردمان تەنیا یەک لای ئێکڤەشونەکەی وەربگری بزانی دەکاتە لایەکەی دیکە یان ناکاتە لایەکەی دیکەی ئەو لای وەردەگری کە ئێکسی لێیە یان پیتەکەی لێیە بەڵام وەکو گوتم ڕێیەکیت کەشێ ڕێی یەکەم بە خۆت ئێکڤەشونەکەی شیکار دەکەی بزانی ئێکسەکەت چەندە ئەگەر کردێ 2 هەمان شت بوو دەڵێ بەڵێ ئەگەر کردێش تەشکە دەڵێ نانەی پرسیاری دووەمەکە بێ بزانین ئێکسی دیسان دەکاتە 2 یانە با بە خۆم شیکاری ئەو هاوکێشەی بکەم زانم دەکات چەند دەنووسمەوە تۆڵف مینوس 3x لیکەمێ نییە ئەوجا ئێستا ئەمن پلوس 12 هەیە واتە مینوس 12 لە هەردوو لایدا دەنێم مینوس 12 پلوس 12 و مینوس 12 دەبیتە 0 دەمینێتەوە مینوس 3x لایەکە دیکەش 9 کەم 12 دەبیتە مینوس 3 ئەو پرسیارە هەتا ڕادەیەک زەحمەتە بەو جۆرە چاکەم بەڵام ئەمن چونکە مینوس 3 هەیە لە تەنیشت ئێکسەکەی ناچارم دابەشی مینوس 3 بکەم هەردوو لای مینوس 3 دابەش مینوس 3 دەبیتە 1 x بەتەنێ دەمینێتەوە مینوس 3 دابەش مینوس 3 دەبیتە 1 کاتە ئێکسەکە یەکە ئێکسەکە 2 نییە ئێکسەکە 2 نییە کاتە دەڵێم نەی 2 är inte lösningen 2 är
inte lösningen. Lösningen ئەوە ڕێی یەکەم. ڕێی دووەم کووە کە زۆربەی زۆر جار مامۆستایەکە ڕێی دووەمی دەوێت ئەوها چا دەکەین. ئەمن تەنیا و تەنیا ئەو لای ئێکڤاشونەکەی وەردەگرم، تەنیا لای چەپەکەی وەردەگرم، لە جیاتی ئێکسەکەی دووی دادەنێم، کەواتە دەنووسم 12 مینوس 3x ڕادەوەستم، لای چەپ تەنیا وەردەگرم، ئەوجە دەچم لە جیاتی ئێکسەکەی دەنووسم 12کەوە چی خۆی دەنووسرێتەوە، مینوسەکەوە چی خۆی، سێکەوە چی خۆی، گۆنگەر تڤۆ چونکە ئێکسەکە دووە. ئەوجارێ 12 مینوس 3 جاران دوو 6، 12 کەم 6 لیکەمێ 12 6 لێ بڕوا دەکا 6 ناکاتە لای 6 لەو لای 9 لەو لای ئینتە لیکەمێ 12 6 لێ بڕوا ناکاتە 9 بەڵکو دەکاتە 6 کە زانیم لای چەپ و لای ڕاست وەکو یەک نیە دەڵێم نەی x لیکەمێ تڤۆ ئار ئینتە لۆسنینگەن ئینتە لۆسنینگەن کاتە ئەو ڕێگایش هەیە ئەمن زیاتر دەبی ئەو ڕێی بەکاربینم لۆ ئەوەی پرۆڤەی بکەم کە ئایا ئێکسی ئەو ئێکڤاشونانە دووە یان شتەچی دیکەیە. کە لێرە دیتمەوە کە ئێکسەکە دوو نییە، لێرە بەخۆم دیتمەوە بەخۆم شیکارم کرد ئێکسەکە کردیە یەک نەکردیە دوو. ئەوە وەکو گوتم هەتا ڕادەیەک ئاسان نییە چونکە هێشتا لێ ڕانەهاتینە، ڕاهێنانمان زۆر نەکردیە. بزانین کو ئەو پرسیارانە چا دەکرێن. دیسان هاتینەوە لای لۆس ئێکڤاشونەنە، ئەو جارەی تۆزێک ئێکڤاشونەکان گرانن چونکە تۆزێک شتمان زیاتر هەیە لە لای بۆ وێنە لە لای چەپ. ئێستا ئێکڤاشونەکە ئەو هایە x پلوس فیرە x پلوس ترێتۆن لیکەمێ شوگۆ ئۆتا. ئەو ئێکسەی ئێرە ئەو ئێکسە هەمیشە یەک دانەیە بەڵام نانووسرێ. ئەم بەخۆم دەبی بزانم لێرە یەک ئێکسم هەیە، لێرەش 4 ئێکسم هەیە. پێش هەموو شتێک ئەمن ئەو یەک ئێکسە و ئەو 4 ئێکسەی دەبی کۆبکەمەوە هەتا ببیتە چەند 1 و 4 دەکا 5x. لە جیاتی دوو دانەی بنووسم یەک دانەی دەنووسم. ئەوجا پلوس ترێتۆن لیکەمێش ئۆتا هەروەکو خۆی دەیمە خوارێ. یەکەم هەنگاوم کرد ئێکسەکانم چا کرد. هەنگاوی دووەم چییە؟ وەکو پێشترێ ئێستا ئاسان بوو، پلوس ترێتۆنم هەیە مینوس ترێتۆنی دادەنێم لە هەردوو لای هەتا ئیشەکەم هێشتا ئاسان بی. پلوس ترێتۆن و مینوس ترێتۆن لیکەمێنەوە تەنیا فێم ئێکسم ماوە لە لای چەپ، لە لای ڕاستیش 28 سێزدەی لێ بڕوا 8 سێ لێ بڕوا 5 2 یەکی لێ بڕوا 1 ئەوها ماوە. ئێستا زۆر زۆر ئاسان تریش بوو، هەردوو لای هاوکێشەکەی دابەشی ئەو 5ەی دەکەم چونکە هەتا هیچ نەمینێ لە تەنشت ئێکسەکەی تەنیا ئێکس بە تەنیا بمینێتەوە 15 5 دابەش 5 لیکەمێترێ تا هاوکێشەکەمشی کار کرد. بێمە لای 79 بێ ترێ لیکەمێ ئی دێ لەمێ فێم مینوس فیرە. پێش هەموو شتێک وەکو گوتمان تەمەشای ئەمن لای ڕاست دەکەم، ئەو مینوس فیرەی لا دەبەم لێرە پلوس فیرە دژەکەی دادەنێم لە هەردوو لای. ئەوجا پلوس فیرە و مینوس فیرە بوونە نۆڵ، تەنیا مایەوە ئی دێ لەمێ فێم لیکەمێ ترێ پلوس فیرە لیکەمێ خ. ئێستا چمایە لای بەم ئەو 5ەی ئێرە چونکە دێ لەمەیە ئەمن گۆنگەری 5 دەکەم هەردوو لای گۆنگەر 5 لەگە 5 دەبیتە 1 تەنیا دەمینێتەوە ئی لە لایەکە دیش دەمینێتەوە 35 تا. ئەو پرسیارە چ دەرێ؟ ئەنبێن نۆگرە ئۆف تاڵن ژمارە سیمبۆل هێما ئوتریک سۆمستۆر ئی ڕووتان کە لێرە هەیە ئەوە ڕووتەکەیە، ئەوە ڕووتایەکەیە، چمان هەیە هەندێک سیمبۆلمان هەیە و هێمامان هەیە و ژمارەمان هەیە، هەندێکیان بەکاردەینین هەتا چ دروستکەین؟ ئالگێبرایسکت ئوتریک. ئوتریک بە کوردی واتە بڕ، بڕیش واتە کە ژمارە هەیە
هێما هەیە بەڵام زۆر گرنگە ئەو هێمایە نییە، ئەو هێمایە نییە لە ئوتریک نابی دانێم کاتە ئەمن هەندێکیان لەوانە دەینم لە تەنیش شتێکدا دەنێم بۆ وێنە 5x-ەکەی دەینم ئەوها فێم x دەنووسم پلوس بۆ وێنە پلوسەچی دەینم دوایە ئەو 22ش دەینم ئەوها تا ئەوە ئوتریکەکەم دروست کرد. یەکەشکە ئەوها ناکە یەکەشکە چ دەکە یەکەی دەینی ئەوها پلوس هەفتەکەی لە تەنیشدا دەنێ تەوا. گرنگ ئەوەیە ئەمن ئەو هێمای لیکەمەیەی بەکار نەینم لە ئوتریک نابی بەکاری بینم چونکە نیمە. ئەو ئوتریک ئەو مانایە هەیە کە ئەمن ژمارەکەم هەیە و پیتەکەم هەیە و هێمایەکەم هەیە بەڵام لیکێت تێکنم نییە. یەکەشکە چ دەینی ئەوها دەکا سێئی دەینی کۆی دەکاتەوە لەگەڵ 5x ئەوەش ئوتریکە. یەکەشکە ڕەنگە بینی 22ەکەی بینی کۆی بکاتەوە لەگەڵ 5x ئەوەش ئوتریک کاتە ئەوانە هەموویان هەرچ بینی لە تەنیشتێک تەنیا لیکێتەکەی مەینە بەسە. ئەوە تەواو بووین. ئەو جارەی ئەگەر بین ئیکوەشونە چی دروستکەین ئەو کات ناچارین لیکێتەکەنەکەی بەکار بینین. ئەو کات بە کەیفی خۆت ئیکوەشونەکەی کو دروست دەکەی بۆ وێنە 5x لیکەمێ 7 تا ئیکوەشونەکە دروست کرد یان سێئیەکەی بەکاردەینی کۆ خو لیکەمێ شوگۆت یەکەشکە ڕەنگە ئەوها دروستیکە شوگۆتۆ لیکەمێ فێم x ئەها شوگۆتۆ لیکەمێ فێم x تا 81. Hur många tändstickor den kanske finns i varje ask ئەوە ئاسکە ئەوە ناوی ئاسکە یەکەم ئاسک دووەم ئاسک سێم ئاسک هەر ئاسکەی وەکو یەک ئێکسی لە ناوە واتە ئەگەر لێرە دە هەبوو لێرەش دە هەیە لێرەش دە هەیە چونکە هەمویان ئێکسن ناتوانین لێرە 9 دانە هەبی لێرە 18 هەبی لێرە 20 هەبی ئەوها نابی لە یەکەکمانزانی لە ئەوانی دیش هەمووی دەزانین. ئەوجە لێرە ئەم دەبی تەمەشاکەم و بخینمەوە ئێکوەشونەکەی دروست کەم تێکنە ئێکوەشون واتە بە خۆت ئێکوەشونەکی دروستکە سۆمپاسەر بیلدن کە دروستمان کرد لۆس ئێکوەشونن کە دروستم کرد دەبی شیکاریشی بکەم پێش هەموو شتێکی بە ئەمن دروستکەم تەمەشای لای چەپ دەکەم ئێکسم هەیە ئێکسیشم هەیە کەواتە دەنووسم x پلوس x پلوس x پلوس هەشکەشم هەیە لێرە 5 دانم هەیە پلوس فێم لیکەمێ وێنەکە هەمووی دیار نییە بەڵام دەزانم کە تەمەشام کرد لێرە 5 لێرەش 5 لێرەش 5 لێرەش 2 کەواتە 3 جاران 5 15 لەگەڵ 2 17 دەنووسم 17 دەنووسم 17 1x واتە 3 دانە x دەنووسم 3x پلوس فێم لیکەمێ خودتۆن ئەوجە ئێستا چاچی دەکەم 3x پلوس فێم لیکەمێ خودتۆن ئێستا شیکاری دەکەم تەنیا تەمەشای ئەو لای دەکەم کە ئێکسی لێیە تەنیشتی چ هەیە پلوس فێم چونکە پلوس فێمە ئەمن مینوس فێمی دادەنێم لە هەردوو لای پلوس فێم و مینوس فێم لیکەمێ 0 تەنیا ماوە 3x لە لایەکێ دیکە 17 کەم 5 لیکەمێ 12 ئەوجە ئێستا 3x واتە 3 گۆنگەر x یا دێ لەرمێ 3 بۆدا ئێرە و ئێرە x تەنیا ماوە 12 دێ لەمێ 3 لیکەمێ فیرە دەنا ئێستا زانیم لە هەر ئاسکەی 4 دانا 4 دنکاش خاتە هەیە hur många tändstickor finns i varje ask دوهەمین پرسیار لێرە پرسیاری 82 ئاکسل ئۆر نازانم ئاکسل چەند ساڵە بەڵام دەزانم ساڵ واتە ئەو ئایا ڕەنگە 5 بی ڕەنگە 6 بی ڕەنگە 7 بەڵام لە جیاتی ژمارەکەی نووسیتیان هەن سیستەر خوشکەکەی کە ناوی ماتیلدایە ئەویش ئۆرە ئەویش نازانین چەندە بەڵام دەزانین ئێمە
Förklara vad som menas med ekvationen ئایا ئەو ئێکڤەشونە مانای چییە؟ پرسیارە هەتا ڕادەیەک پرسیارەکی زەحمەتە ئەگەر نەشزانی کێشە نییە لە کاتی وەڵامدانەوەی. مانای چییە و ئایا ئەو ئێمە مانای چییە؟ ئەمن ئەوها دەیخینمەوە کو نووسرایە ئەوها دەیخینمەوە. دەڵێم تەمەنی ئاکسلی یەکسانە بە تەمەنی ماتیلدای لەگەڵ چار تەمەنی ماتیلدای لەگەڵ چار. مانای چییە؟ واتە ئاکسل بە 4 ساڵ لە ماتیلدای گەورەترە. ئاکسل بە 4 ساڵ لە ماتیلدای گەورەترە. هەر ئەو مانایە هەیە. ئاکسل är 4 år äldre än Matilda. بزانە فاسید کویان نووسیە ئەتوش ئەو هاوەڵام بدەوە ئەگەر نەشزانی کێشە نییە، چونکە ئەوە یەکەکە لە پرسیارە قورسەکان. گرنگ ئەوەیە ئەو پرسیارانە ئێرە ئەم بزانم ئەو ئێکڤەشونانە کوشی کار دەکرێن و هەروەها ئەوەش بزانم کو پرۆڤەی بکەم، بزانم ژمارەکەم هەیە لۆسنینگە یان لۆسنینگ نییە. هەروها ڕەنگە بزانم بەخۆم ئێکڤەشونەکی دروستکەم لەو شێوەی پرسیاری 77 دەنا پرسیارەکان دیکە زۆر گرنگ نییە گەر پرسیاری 82 نەشزانم. کاتە چ خۆش.